لەبارەی پرۆژەی ڕێڕەوی ژیان بۆ پارێزگای هەولێر گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کا کارزان زۆر بەخێر بیت. گرنگی ئەم پرۆژەیە بۆ هەولێر چییە؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا دەمەوێت باسی پرۆژەی ڕێڕەوی ژیان بکەین کە یەکێکە لە پرۆژە ستراتیژیەکانی گەشەپێدانی شاری هەولێرە. هەروەها دەتوانین بڵێم سەرەتایە کە یاخود پەرەپێدانی ژێرخانی گەشتیاری و مەدەنیەتە لە شاری پایتەخت. بۆیە هەمومان دەزانین ئەو ڕێڕەوە کە پێشتر هەبووە یەکێک بە لەو ڕێڕەوانە یاخود بربەستانە لە ئەوەی کەمکردنەوەی کاریگەریەکانی لافاوە لە بۆ سنتەری شاری هەولێر جگە لەمە دواتر ببووە شوێنێک لە ئەوەی ئاوی پیسی پێدا دەڕوات یاخود بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پاشماوەکانیان تێدا فرێدەدات. بۆیە گرنگی ئەم پرۆژەیە لە کاتی جێبەجێکردن یاخود بە تەواوبوونی دەبێت تا یەکێک لە شوێنە هەرە گەشتیاریەکان یاخود شوێنێکی تەندروست لە بۆ ئەو هاوڵاتیانەی کە سەردانی ئەو شوێنانە دەن. ینی جوگرافیای هەولێرە گۆڕێ بە دڵنیاییەوە ئێمە هەموو کات دەڵێن هەولێر بە سەرپەرشتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پرۆژەی گرنگمان جێبەجێ کردووە بۆ نمونە کۆمەڵێک پرۆژەی ستراتیجیە جێبەجێ کراوە. یەک لەوانە پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا بووە، پرۆژەی هەژماری بووم بووە، پرۆژەی ڕۆناچی بووە کە پێشماوەیەکیش پرۆژەی جێبەجێکردنی پشتێنەی سەوز بووە کە ئێستاشدا هەمومان کات دەڵێن بەشێک لە هاوڵاتیانیش دەڵێن هەودەمانگوت هەولێر لە ئاوێکی کەمە بووە بە سوپاسەوە دەتوان بڵێن بە ناوی خەڵکی هەولێرە و سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لە بۆ هەموو ئەو جێبەجێکردنی ئەو پرۆژە گەورانە یاخود ئەو پرۆژە ستراتیژیانەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کارزان ئەم پرۆژانەوەندە جوانن ینی پەلەمانە بۆی بیان بینین. ئەنجا پێم بڵێ ئەم پرۆژەیە لەکوێ دەستپێکە خەڵی دەستپێکی کوێ بێ و کەی قۆناغی یەکەمی تەواو بێ؟ بەڵێ ئەم پرۆژەیە لەسەر شەقامی 150 مەتری کە دەکەوێتە پشگەڕەچیە خۆت پێ شارۆچکەی شاوێست دەست پێ دەکات تاکو دێتەوە دواتر بە دوو ئاراستە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دوولقی لێ دەبێتەوە کە لە قەچیان بە ئەوەی ئێستامە جێبەجێ دەکەین بەلای ڕۆژهەڵاتا دێتن کە لە شەقامی شۆڕش پیرمان دێتەوە سەر شەقامی کۆی دوایە بۆ شەقامی کەرکک دوایە بۆ شەقامی مەغمور دواتر بۆ گەڕەکی باغ و منارەوە لە هەولێردا دەچێت. بەڵێ ئەو پرۆژەیە درێژەکەی نزیکەی 25 کیلۆمەتر دەبێت بۆ پانتایەکەی سەروی ئەو ڕێڕەوە نزیکەی 27 مەتر دەبێتن جگە لەمانە دەبێتە شوێنێکی گەشتیاری و دەتوانانی سود لەو ئاوە وەربجێت بە تەواوی ئەو ڕێڕەوەی لە بۆ ئەو سەوزاییانەی کە لە سنتەری شاری هەولێر هەیە جگە لەمانە بە سەدان هەڵی کار دروست دەکات لە شاری هەولێر جگە سەرنجی گەشتیاران لە بۆ سەردانیکردنی ئەم شوێنە. بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیەکی زۆر گەورە دەبێتن ئەمەش جێبەجێکردنی ئەو هەموو پرۆژە ستراتیزیە لە شاری هەولێر ئەمەش بەدڵنیاییەوە فراوان بیرکردنەوەی جەنابی سەرۆکی حکوومەتە کە بەڕێزیان کاک مەسرور بارزانیە کە گرنگجیدان بە هەموو پرۆژە ستراتیزیانە هەروەها دەتوانم بڵێن بە تەواوبوونی ئەم پرۆژە یەکێک دەبێت لە شاکارەکانی ئاوەدانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم کە پێشکەشی خەڵکی شاری هەولێر و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. نەتوت کەی خۆناغی یەکەمی تەواو بێت توانین لەوێ ئێمە بەڵێ بە خۆشحاڵیەوە گرنگە ئەمە هەموو کات دەڵێن هەموو هزار میل هەر لە هەنگاوێکا دەست پێ دەکات بۆیە ئێمە ئەو قۆناغەوە بەسپاسەوە دەستمان پێکەوە بەیانی تیمەکان دەست بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکاتی شاربانی هەولێر دەچێتە بواری جێبەجێکردن بە سەرپەرشتی جەنابی وەزیری شاربانی و گەشتوگوزار و پارێزگاری هەولێر بۆی ئیشاڵڵا لە بەیانیەوە ئامێرەکان ئیش دەکەن و بە هەمانجی هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەڕێوەبەراتی ئاودێری و بەڕێوەبەراتی ئاوەڕۆی هەولێر و بەڕێوەبەراتی ئاوی هەولێر هەموو تێدا بەشدار دەمینەوە بتوانین ئەم پرۆژەش لە ئایندەیەکی زۆر دەستێکدا بەخرێتە بەردەستی. زۆر باشە. کاک کارزان پێشوەی باسی سوودیان پرۆژێ بۆ هاوڵاتیان بکەین دەمێتەوە بپرسم کە ئەو ئاستەنگانەی دێنە بەردەمتان چییە بن بە تایبەت کە ئاوی ئاوڕۆی ئێستای هەولێر لەگەڵ ئەم ڕێڕەوە نزیکن لەیەکەوە چیەکەن بۆ جیاکردنەوەیان بۆ ئاوەڕۆ سندوقیەکان؟ بەڵێ ئەمە قۆناغێکی ئەو ئاوەڕی سندوقی دروست کراوە کە جەنابیشت باست کرد لە ئەوەی ئەو ئاوە پیسەی کە نێتەوە ناو ئەو کەندە وەکو بە ڕێڕەوێکی تایبەت بە ئاوەڕۆی سندوقیدا بچێتەوە بە هەمان هاوتەریب لەگەڵ ڕێڕەوی ئاوەڕۆیەک ئاودێریەکە دەچێتە دەرەوە بۆیە دەتوانانی ئەو شوێنی کە دەمێنێتەوە تەنها سولەوە بێت تەنها سەرچاوەیەکی ئاوی لۆڕا بچێشێت تەنها ئاوی خاوێن بە کەندەکەدا بڕواتن لەوەی بتوانین ئەو ڕێڕەوێکی وەکو باسمان کرد بەردەوام ئاوی خاوێنی بێداتێ بڕێت جگە لەمە سێ پۆندی تێدایە کە پۆندە گەورەکە وەکو باسم لە شەقامی 150 مەتری پیشاوێز دەبێتن پۆندی دووەم لە تەقاتوعی ڕێگای هەولێر کەرکک دەبێت پۆندی سێمیش لە تەقاتوعی ڕێگای هەولێر مەخموور دەبێتن بۆیە
بەدڵنیاییەوە ئینشاڵە پرۆژەیەکی جوان دەبێتن و کە بە تەواوبوونی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە کە بە ئەو کوبڵی درێژەکەشی نزیکەی ئەوەی ئەو بەشەی ڕۆژهەڵات کە دەستێ بواری جێبەجێکردن نزیکەی 25 کیلۆمەتر تەواوبوونی تەواوی پرۆژە. کاک کارزانم پرۆژە جوانی کە باسیەکەی بۆ هاوڵاتیان سوودی چییە بۆ هەولێر سوودی چییە؟ وەڵا سوودەکەی وەکو باسم کرد کە بەداخەوە هەموو ئەو ڕۆژ کە لەوێ بووینە زۆر جارانیش هاوڵاتیان گلەی وەیان کردووە کە جەنابیشیان پێشماوەیەک لە بەردی بناغەیەک سەردانی ئەو شوێنەی کردی بوو شوێنەکە کە پاشماوەی هاوڵاتیان زۆر جاران ئەمە لەگەڵ هاوڵاتیانی خۆ داواشمان کردووە داوای برایەنەمان کردووە کە هاوکارمان لە پاگراکردنی شوێنە گشتەکان نەک تەنها ئەم شوێنە بەڵام بەداخەوە بەشێک لەو خاوەن بڵێ قەلابانەی کە پاشماوەکان بە تایبەتی بیناسازی دەهێنن لە کاتەکانی دوای دەوام یاخود دەرەنگانی شەو ئیستیغلالیان کردووە زۆر زانیان تیمەکانیشمان بە دوواداچوون کراوە بە دڵنیاییەوە دەبێتە جگەلەوەی کە شوێنێکی پیس شوێنێکی ئاوی پێست پێدا دەڕوات هەروە شوێنێک وەک کە پاشماوەکان تێدا فڕێدراوە بە دڵنیاییەوە دەبێتە شوێنێکی سەدەن زڕاکێشی گەشتیاری لە بۆ هاوڵاتیان بە دڵنیاییەوە تاکید لەوە دەکەینەوە کە دوای تەواوبوونی ئەو پرۆژەیە هاوڵاتیان دەتوانێت بڵێ لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بە تایبەت بێن سەردانی ئەو پرۆژانە بکەن. زۆر باشە کاک کارزان لە کاتژمێر 4 ئەمڕۆ هاوکار مازەر فاروق لە یەکێک لە نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خانوبەرە لەگەڵمان بەشدار بوو باسیەوەی کرد کە نرخی زەویەکانی ئەو ناوچەیە نرخیان بەرز بۆتەوە. بەخۆت هەموو کات دەڵێن ئێمە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەی پشتێنەی سەوز بەدڵنیاییەوە کۆمەڵێک هاوڵاتیانە خۆدەوانێک کە جێمان لێ دەبێتەوە ئەو برایانێک کە ئیشی زەوی بزار دەکەن بە دڵنیاییەوە هەمان شێوە نرخی زەویەک باسلەوە کرا کە بە ڕێژەیەکی بەرچاو زیادێکە بە دڵنیاییەوە لە ئەو شوێنانش کە ئەو پرۆژانە دەگەن بە دڵنیاییەوە نرخی زەویەکانیان بەرز دەبێت ڕاستەوخۆم ناڕاستەوخۆ سوودی بە دڵنیاییەوە بەردەوامیش کە هاوڵاتیانی سەردانمان کرۆگوتمان زەویە ئەوەی زەوی هەیە لەوێ نەفرۆشێت چونکە پرۆژەی زۆر باش و زۆر گونجاومان دەبێت لە ئەو شوێنانە. زۆر باشە بە دەرفەتی ئەزانم لە کۆتایی یەک پرسیاری دیکەشدا ڕاستە بکەم لەبارەی دابەشکردنی زەوی فەرمانبەران ئەم پرۆژێ ئێستا بەکوێ گەیشتووە پرۆسەیە؟ بەڵێ ئێمە بەسپاسەوە دوای فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر توانیمان لە پارسال لە مانجیدا وەکو قۆناغی یەکەم 3000 زەویمان دابش کرد و لەم ساڵیشدا دوو قۆناغی تر قۆناغی دووەم کە نزیکەی 14000 پارچە زەوی بوو قۆناغی سێمیش بکە دوو هەفتە پێش ئێستا بوو نزیکەی 7500 زەویت کەمان دابش کرد بە دڵنیاییەوە ئێمە تیمەکانمان بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئاوادانی بەردەوام کار لەسەر لە ڕووی هوەریەوە کار لەسەر زەویەکان دەکەنەوە بە هەمانجی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کوشتکاڵی هەولێر لە ڕووی یاساییەوە سەبارەت بە کوژانەوەی زەویەکان و یاخود ئەو زەویانە بە ناوی سەرۆکاتی شارەوانی هەولێر بکردەوەی دابەشیان بکەن بۆیە دڵنیایی دەدەینە هەموو فەرمانبەرە هەر تاکێک فەرمانبەر ما بێت تیمەکانی ئێمە بەردەوام دەبن لە ئیشکردن لێ ناگەڕێن هیچ فەرمانبەرێک بێبەش بێت لەو بڕیارە. دەستخۆش بەڕێز کارزان عەبدوڵاتی سەرۆکی شارەوانی هەولێر زۆر سپاس بۆ ئامادەبوونیت لەگەڵمان بەخێر بێت.